دروشمی ژنجیان ئازادی کە ڕێبەرئاپۆوەکو فۆرمیلەیەکی سیحراوی یان ئەفسوناوی باسی دەکا ڕیچەکەی بۆ لە ڕاستی پرۆسەیەکی بنیادنانی درێژخایەنی 40 ساڵە دەگەڕێتەوە لە تێکۆشانی بزوتنەوەی ئازادیخوازی کوردستان بەتایبەتیش لە بەرپەرجدانەوەی ئەو داگیرکاریەی کە لەسەر ڕۆح و عەقڵ و جەستەی ژن بنیادنراوە و هەموو داگیرکاریەکانیش لەسەر ژن بنیادنراوە بۆ ئەوەش هەڵوەشانەوەی ئەو داگیرکاریە بە ئازادی ژن دەست پێ دەکا و ئازادی کۆمەڵگەش بە ئازادی ژنەوە پەیوەست دەکرێتەوە. ئەم فۆرمیلەیە لە ڕاستیە لە ساڵانی بەتایبەتی ساڵی 90ەکانەوە بە کۆمەڵێک چەمکسازی و تیۆریسازیە تێپەڕی کە جەوهەری ئازادی کۆمەڵگەدا جەوهەری ئازادی خاک جەوهەری ئازادی کوردستان تەنانەت جەوهەری ئازادی سروشت لە ئازادی ژندا دەبینێتەوە. وەکو دەستەواژەش ساڵی 2006 ئەتوانم بڵێم لە پارێزنامەی چوارەمینە لە هەمان کاتە پێشتر لە پارێزنامەی پاراستنی گەلێکدا ڕێبەرئاپۆ چەندین جار ئاماژەی پێکردووە، بەڵام بە دەقیقی جارێکی دیکە لە ساڵی 2013 لە نامەیەکی ڕێبەرئاپۆیا بۆ بزوتنەوەی ئازادی ژنی کورد لە سەروبەندی دامەزراندنی کۆماژنێن کوردستان کەژەکە کە سیستەمی کۆنفیدراڵی ژنی کوردستانە جارێکی دیکە جەختی لەسەرەوە کردەوە کە دەبێ ئەم فۆرمیلەیە زیاتر نوێنەرایەتی بکرێەوە زیاتر پەرەی پێ بدرێ و لە قۆناغی بنیادنانی سیستەمی خۆیدا ژن دەبێ پێشەنگایەتی ئەوە بکە پێشەنگایەتی ئازادی کۆمەڵگا بکە و سیستەمی خۆی بنیاد بنێ و سیستەمی ئازادی کۆمەڵگە بنیاد بنێ. لەبەرەوەی چی دیکە چاوەڕوانیکردن لە عەقڵێتی پیاوسالاری چاوەڕوانیکردن لە عەقڵێتی دەوڵەتگەرێتی ناوەندگەرێتی دەبێت کۆتایی پێبێ و ئیدی کۆمەڵگا خاوەنی سیستەمی خۆبەڕێوەبەری خۆی بێ پێشەنگایەتی ژنان و گەنجان و بە خۆشحاڵیەوە کە ئێستا ئەم دروشمە نەک بەتەنیا ئێستا لە ساڵی 2012ەوە ئەم دروشمە لە سەرتاسەری جیهانە لە بزوتنەوە فەمینیستەکانە بزوتنەوە نارشیستەکانە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە لە ئەو پەڕی دنیا لە ئەرژەنتینەوە بگرە هەتا فیلیپین لە وڵاتانی ئەوروپاوە بگرە هەتا تورکیا وڵاتانی عەرەبی لەم کۆنفرانسی ئەم دوایەی تونس لە هەموو شوێنێک ژنجیان ئازادی بۆتە دروشمێک و ئێستا بۆتە خاڵێکی هاوبەشی هەموو بەرهەڵسکاران لە دژی ڕژێمی دیکتاتۆری و ڕژێمی داگیرکەری ئێران. بۆ ئەوەش لەبەرەوەی ئەم دروشمێکە کە سەرجەم ناڕازیەکانی کۆمەڵگا کۆ دەکاتەوە و دروشمێکی تەنیا پەیوەست نییە بە ژنەوە بەڵکو لە خودی ژنە کە ژن وەکو ڕەمزێک وەکو مەتافۆرێک بۆ هەموو ناڕازیەکان بۆ هەموو چەوسێنەرەوەکان بۆ چەوساوەکان بۆ هەموو پەراوێزخراوەکانی کۆمەڵگا ڕەمزێکە و جەوهەرێکیشە جەوهەری ئازادیە.